بەخێر بێن بەخێراتنی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین بۆم کۆنگرە ڕۆژنامەیە دیارەوەکو خۆتان ئەگەدەرن کاک فەراسەنگاوی لە دوا ڕۆژەکانی بانگەشەی هەڵبژاردن لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەت لە کەرکووک بەشداری کاریگەر و بەشداری گرنگی کرد ژمارەیەک چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی ئەنجامدا و لە هەمان کاتدا چەند هۆنرا و شعرێکی خوێندەوە بۆ هاندانی خەڵکی کەرکووک و وەتێکڕای ناوچەکانی تر بۆ بەشداریکردنیان لە چوونە سەر سندوقەکانی دەنگدان و پڕکردنی سندوقەکان لە دەنگی کورد و سەرماندنی کوردستانی بوونی کەرکووک جارێکی تر لە ڕێگەی دەنگدانەوە. مەسلەی کەرکووک مەسلەیەکی گرنگە بۆ هەمووان و لە مێژووی ڕابردووی ئێمەدا لە کۆی ئەو ململانیانەی شۆڕشە یەک لە دوایەکەکانی خەڵکی کوردستان بە تایبەتی شۆڕشی نوێ لەگەڵ ڕژێمی یا لەگەڵ ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراقدا کرۆکی مەسلەی کورد کەرکووک بووە و خاڵی بە یەک نەگەیشتنی کورد و حکوومەتەکانی بەغدا کەرکووک بووە. کەرکووک شارێکی دێرینی کوردستانیە، هێندەی تەمەنی قوربانیدان و تێکۆشانی خەڵکی کەرکووک و هێزی پێشمەرگەی کوردستان پرۆسەی تعریب و پاکتاوی نەژادی لەسەر کەرکووک جێبەجێ کراوە. ئێوە دیقەت بدەن لە دوای هاتنە سەرکاری ڕژێمی ڕووخاوی عێراق لە شاری کەرکووکدا تاکوەگاتە پرۆسەی ئازادی 53 گەڕەکی تعریب و مستەوتەن لە ناو شاری کەرکووکدا دروست کراوە بۆ هێنانی عەرەبی هاوردە کە ئەمەش بەپێی زەمن و تەمەن هەوڵێکی لە ڕادەبەدەر بووە بۆ سڕینەوەی ناسنامەی نەتەوایەتی خەڵکی کورد لەو شارە دواتر کردنی ئەو شارە بە شارێکی عەرەب. بۆیە لەم ڕوانگەیەوە یا لەم سۆنگەیەوە کاک فەرهاسەنگاوی کە لە ئەوروپا بوو گەڕایەوە بەشێک لە چارەسەر و عیلاجەکانی خۆشی لەوێ بەجێ هێشکە بووە بیکات کەرکووکی لا گرنگتر بوو، بەشداریکردن لەو بانگەشەی لا گرنگتر بوو لە تەندروستی خۆی گەڕایەوە و بەشداری گرنگ و کارای کرد لە هەڵبژاردنەکاندا بە تایبەتی بۆ پشتیوانی لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. بۆچی پشتیوانی لەم لیستەکردەوە بەڕێزی وەڵامی ئەداتەوە؟ ڕەنگە بوترێ بۆچی هەموو جاریا هەموو کات فەراسەنگاوی ئەبێ ڕۆڵی کاریگەری هەبێ ڕۆڵی گرنگی هەبێ. کاک فەراد بۆ خۆی بۆتە بەشێک لە یادەوەری خەڵک، لە یادەوەری خەڵکی کوردستان ئەو ساڵانەی شۆڕش لە شاخ و هەموو ئەو چالاکی و نەبەرد و داستان و هەموو ئەو پەخشانە پشکۆ ئاسایانەی کە لە ڕێگەی ئیزگەوە و بە قەڵەم و دەنگی کاک فەراد ئەدرا بە جۆی خەڵکدا بوونە بەشێک لە یادەوەری، بوونە یادەوەری چێل بە چێلی شەهیدان لە کوردستاندا، بوونە یادەوەری کەمەندامان زیندانە سیاسەکان خوشک و دایک و برا و کەسوکاری شەهید کە باز لە فەرهادسەنگاویەکەی شاخ و پێشمەرگە و هەڵمەت و داستان و نەبەردی و ڕاپەڕین و دەیان پەخشان و شعری جوانت بیردێتەوە کە لە یادەوەری کەم تا زۆری ئێمە و جیل و پێشووتریشدا ماونەتەوە. بەشداریکردنی کاک فەراد لێرەوەیە کە خەمێکی گەورە لە ناخیدا قوڵپەدا و خەمی کوردستانە بەگشتی و خەمی کوردستانی گەورەیەوە بە تایبەتیش لێرە لە باشوور خەمی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانە کە بە ئێستاشەوە ئەکرێ بڵین هەڕەشە و مەترسی تعریب و لەبەر نێزەی ڕەشەبای هەر چوار وەرزدا ئەو هەڕەشەی لەسەرەکە مافی کوردستانی بوون یا ناسنامەی کوردستانی بوون لە کەرکووک بسەنجێتەوە. بەڵام گەری کورد بەگشتی لە مێژووی خۆی داوای سەلماندووە هەزاران تۆپ و تەیارە و داگیرکردن تەرخانکردنی ملیۆنەها دۆلار بۆ تعریبکردنی کەرکووک و ناوچەکانی دیکە یا بۆ هەر شارێکی تری کوردستان جێگەیەک ناگرێەوە دواتر سەرکەوتن بۆ خەڵکی کوردستان و بۆ گەری کوردستانە. من نامەوێت زۆر درێژەی پێ بدەم، دەمەوێت کاک فەرهاد بۆ خۆی لێرەوە وەڵامی هەموو ئەو پرسیارانە بداتەوە کە لەم ماوەی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن و ڕوبەڕووی بووێتەوە لە کاتێکدا کە ژمارێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن پەیوەندیان پێوە کردووە تاوکو چاوپێکوتنی دەگەڵا ئەنجام بدەن. کەناڵەکان زۆر بوو ناکرا کاک فەرهاد هەر ڕۆژە لە کەناڵەگەیە لە شوێنی تر قسە بکە، بۆیە پێی باش بوو تێکڕای سەرنجەکانی و تێکڕای ئەو پرسیارانەی کە ڕوبەڕووی کرامێتەوە لێرە بۆ تێکڕای کەناڵەکان بیخاتە ڕوو بە یەک جار و بە یەک پاکێج وەڵامی هەموو پرسیارەکانی ئێوە بداتەوە. بەخێربێن سەرچاوان سەرکەوتن بۆ کورد و
بۆ کەرکووک و بۆ دۆزە ڕەواکەی ئەو کاتتان شاد هاو نیشتیمانانی بەڕێز هەمووتان خۆش هاتن سەرچاو. لە ڕاستیە من خۆم وەکو فەرهاد خۆم بە هیچ نازانم و من برا بچووکی هەمووتانم و هیچ هیوا و ئاوات و ئامانجێکم نییە بێجگە لە خەمی ئەو خاک و خەڵکەی کە هەمانە ڕۆژانە وێرانەکرێ، ڕۆژانە کاول ئەکرێ، ڕۆژانە تەعریب ئەکرێ، ڕۆژانە تەتریک ئەکرێ. کاتێک کە شەڕی قاعیدە دەستی پێکرد ئێمە وتارێکمان نووسیمان هەر لە ئەفرینەوە هەتا کۆباشی و هەتا مەندەلی. بۆچی ئەم ناوچەیە شوێنی شەڕ و پەلامارەکانی قاعیدە و داعش بوو؟ لەبەرەوەی خاکە نەوتاوی و خاکە مێژوویەکانی کوردن. تەنها هیوا ئاوات و ئامانجی من ئەوەیە و هیچی تر نییە. ئەوەی من کردومە لە ژیانما خۆم بەراوردی ئەەکەم بە یەک دڵۆب لە خوێنی شەهیدەکان، بە یەک دڵۆب لەو فرمێسکەی کە مناڵێکی کورد لەسەر ئەم داگیر و دابەشکاری و کاولکاریە فرمێسکەکە لە ڕوومەتی ئاوەستێ. من بەراوردی یەکەم بە خەمی یەک جوتیاری کورد کە لە کەرکووک و تووس خوڕمات و مەندەلی و خانەقین و شنگار و دەشتی مووسڵ یەک جوتیاری کورد بە دیار ئەرزەکەیەوە وەستێ تاپۆکە بە ناوی باوکو و باپیری ئەوەیە، بەڵام داگیرکەرێک لە شوێنی لە بەرچاوی ئەیچێڵێ. خەباتەکەی ئێمە من بەراوردێکم بەوەندە ئێمە هیچمان نەکردووە. ئێمە ناکرێ و ناشێ شانازیەکی گەورە بکەین بڵین خەباتمان کرد و وامان کرد و وامان کرد. نەخێر، نەتەوە و نیشتیمانی ئێمە و دەرد و ئازارەکانی ئەوەندە زۆرن هەموو ئینسانێکی کورد دەجار لەسەر ئەو خاکە بکوژرێ هێشتا کەمە و هێشتا هیچی نەکردووە کە خۆم یەکێکم لەوانە پێم وایە ئەبێ 100 ساڵی تر خزمەتی میلەتەکەمان بکەین. ئەم هەڵبژاردنانە لە لای ئێمە زۆر گرنگ بوو. من سوپاسی ئەو بە ڕێزاناکەم کە بەداخەوە زۆریان لێرە نین کە لەم پێناوەدا زۆر عەزیەتیان کێشا و زۆر تکاوڕجایان لە ئێمە کرد کە ئەبێ لە کاتی من لە ڕاستیە پاسپۆرتم پێ نەبوو. تکاوڕجامە کرد کاکە هەموو پاسپۆرتەکەم دەستکەوێ ئەو دەقەیە کەومڕێ. کاک ڕەمەزانی حاجی ڕەشید، کاک ئارام حاجی، کاک ڕزگار مستەفا، کاوڕێکرێکار، کاک مهندیس کاک سەعەد حەسەن و کاک کەمالی چەتر، هەروەها کاک ئیسماعیل گەڵاڵی، کاک کاوی ڕەحیم ڕەزا و کاک ئەحمەد ڕەفیق. دیارە ئەوانیش برادرانی کەرکووک، برادرانی یەکێتی لە کەرکووک زۆریان پێوت بوون کە چۆن من بدۆزنەوە. وتم کاکە من ئاسانە بەس بتوانم دێمەوە بەدەست خۆم بێ. ئەوە تەناهۆکار بوو کە ئێمە بین لە لای ئێوە لە بەردەمی ئێوە قسە بکەین. برادەرینە، دەردەکانی کورد ئەوەندە گرانە، نەتەوە و نیشتیمانی ئێمە ئەوەندە گرنگە، 100 حیزبی تریش، 100 حکومەتۆکەی تریش لەوەی کەوا ئێستا هەیە پێڵێن حکوومەتی هەرێمی کوردستان اینجا ناتوانێت بە ئاسانی کێشەی کورد هەر تێ بگا، نەک چارەسەری بکە، هەر تێی بگا. بۆ ئەو مەبەستانە ئێمە هاتینەوە. باشە، هەڵبژاردن لە کەرکووک و خانەقین و سنجار چ گرنگیەکی هەیە، چه ئاهەمیەتێکی هەیە؟ ئەزانن ئەهەمیەتەکەی ئەوەیە ئەوە لە 2005ەوە هەڵبژاردن نەکراوە. لە پارێزگاکانی تری عێراق هەڵبژاردن زۆر کرا، بۆ لە کەرکووک نەکرا. بۆیە ئەم هەڵبژاردنە زۆر گرنگ و چارەنووساز بوو کە لەو ناوچانە بکرێ. ئەو هەڵبژاردنە جارێکی تر ئەبێ بە ئامار، ئەبێ بە ژمارە، ئەبێ بە قانون. ئێوە چاوتان لەوە نەبێ کێ ئەیکاو کێ لەوەیە و چه حیزبێک لە کوردستانە و چیە و چینی، ئەمە بابەتێکی ترە. بەڵام بابەتێکی نەتەوەی و نیشتیمانیە ئەبێ ئێمە لەو وردەکاریە و لەو ڕەهەندانەوە سەیری مەسەلەکە بکەین. من زۆر سوپاسی ئەو پەیج و سایت و ڕەخنەگر و برادراناکەم لە ئەوروپا یەکێک هەر لە کوردستان پۆست و کاک کەمال و کاک پەیمان حەیدەری و کاک ئارام ئەحمەد و کاک دارا ڕەشید، دانا ڕەشید و چوزانم کاک نیاز لە کەنەدا، هەموو ئەوانە با ڕەخنە بگرن حەقی خۆیانە. تەنانەت یەکێکیان کاگارام قسەشی بە منوت بوو، من دڵم زۆر گەورەیە بۆ نیشتیمانەکەم و ئەوانە لە دڵسۆزی ئەگەر قسەی ڕقیش بکەن، ئەگەر قسەی هەڵەش بکەن لە دڵسۆزی ئەیکەن. بۆیە ئێمە ئەبێ تەنانەت جنێوی میلەتەکەی خۆشمانمان پێ ناخۆش نەبێ، تەنانەت جنێوەکان دیراسە بکەین بۆ ئەم جنێوانە ئەدرێ، بۆ ئەم قسانە ئەکرێ، نەک ڕەخنە. ئەبێ ئەمە جنێوەکانیشمان پێ خۆش بێ تا لێکۆڵینەوەی لەسەر بکەین بۆی تێی بگەین. ئەمە ڕەخنەگرتن و گلەیکردن زۆر جێی خۆیەتی. خەڵکی لە دڵسۆزی گلەیەکە، لە دڵسۆزی جنێوەدا، لە دڵسۆزی قساکە، لە دڵسۆزی بیرەکاتەوە. ئەمانە من تێیگەیشتوم. باش، ئێمە پێویستە ئەو دەرسانە وەربگرین. پیاوێکی گەورەی وەکو ماندێلا کە ئێمە نەکەر سەرکردەکانی کورد، ئێمە پێویستمان بە سەرکردەی وەکو ماندێلا هەیە.
وەکو مام جەلال هەیە، وەکو دکتۆر قاسم لۆ هەیە، وەکو پێشەوە قازی محەممەد هەیە، وەکو ئەحسان نووری پاشا هەیە، ئەوانە ژیرن، ئەوانە سەیری نەتەوە و نیشتیمانەکەن بە ڕەهەندەکانی، نەک بەوەی سەرکردەیەک ڕقی لە شارێک بێ، ڕقی لە عەشرەتێک بێ، ڕقی لە حیزبێک بێ. کاکە سەرکردە و سەرکردەیە کە نابێت ڕقی لە یەک کەس بێت. ئەگەر سەرکردە ڕقی لە یەک کەس بوو ئەوە سەرکردە نییە. ماندێلا ئەو کەسەی کە میزیە کرد بە سەر و چاوە لە مەطعمەکە بانگێکە لە تەنیش خۆی و دانێشێ نانێداتێ. چۆنە بێ سەرکردەیەک هەبێ ڕقی لە میلەتەکەی خۆی بێ، ڕقی لە شارێک بێ، ڕقی لە خێڵێک بێ، ڕقی لە عەشیرەتێک بێ. ئەمە خەم و خەفەتی منە هەمیشە. ئەبێ ئەمە نەتەوەیەکی زۆر جوانمان هەیە، کورد و کوردستانی پیرۆز، مێژوومان، فەرهەنگمان، شارستانیمان، خاکمان نمونەیە لە دنیا. دەبێت هەموو ڕۆژێ سەری بۆ دابنەوێنین. لەو دیدانەوە من هاتمەوە وەکو خزمەتێکی بچووک، وەکو کارێکی بچووک بۆ نەتەوەکەمان کە بیکەین. برادەرەکانم لە تەلەفۆنە پێیان وتم کاکە خۆ ئاخر ئەمە بۆ حیزب نییە، ئەمە بۆ میلەتەکەی. وتم ڕاستە، من هاو ئاهەنگم لەگەڵتان، هاوبیرم لەگەڵتان، تەنانەت ئەگەر بۆ حیزبیش بێت. ئێمە هەمومان ڕخنە و گلەیمان لە هەموو حیزبەکان هەیە، هەمومان. بەسەلەن ئێمە ڕخنە و گلەیمان لە یەکێتیش هەیە، بەڵام یەکێتیەک لەم هەنگاوە، لەم قۆناخە لەگەڵ هەڵبژاردن بێ و زۆرترین دەنگبێنین دەستی خۆش بێت. ئەوە هەنگاوێکی دروستە. هێزێک حیزبێک لەگەڵەوە بێت کە خەڵ نەچێ بۆ هەڵبژاردن، لەگەڵەوە بێت کە خەڵک پارچە پارچە بکە، دەنگەکان پارچە پارچە بکە. ئەگەر باوکو باپیریشم بێ ئەوە حیزب نییە، ئەگەر نووری چاویشم بێەوە حیزبی کوردی نییە. پێویست بوو لەم هەڵبژاردنەی کەرکک و خانەقین و شنگارە هەموو حیزبەکان هەموو هێزیان بەکار بێنن بۆ هەڵبژاردن و یەک لیستی کوردستانی هەبوایە بە هەموو ئانەشەو کە من بەدڵم نین، پێم باش نین، یەک حیزب، یەک لیست، یەک هێز بچوونایە بۆ ئەوەی کورد لە هەموو ناوچەکانە، بۆ مێژوو، بۆ ئامار، بۆ داهاتوو 20 سەلماندایە کە ئەوەندەیە. بۆیە ئەو حیزبەی کە بەشداری هەڵبژاردنەکە بەجددی هەر حیزبێکە دەستی خۆش بێ، ئەوەی کە بەشداری ناکە ئەمری نەمێنێ. لەبەرەوە ئەمە دید و بۆچوونەکانی من بوو. ئێوەش بفەرمون پرسیارەکانتان سوپاسانەکەم. ئەو قۆناخە ئەزانێ چه حیزبێک یا چ لایەک یا چ فکرێک لە پێناوی بەرژەوەندی گشتیە. ئەکرێ من و تۆ بۆ نمونە گلەیمان لە یەکێتی هەبێ، بەڵام کاتێک کە سەیرەکەی لەم قۆناخە لەو هەڵوێستە لەو بابەتە لەگەڵ بەرژەوەندی گشتیە پشتیوانی لێکم. پارتی بەرزانی کە هەموو کوردە بێ بیناسێ، با هەڵوێستێکم بۆ وەربگرێ. بەرزانی، ئەردۆغان، عەلی خامنەیی، حافز ئەسەد، هەموو ئەمانە ئەگەر هەڵوێستێکیان هەبێ لە پێناوی بەرژەوەندی گشتی نیشتیمان و نەتەوەکەوە منە بم بە پاسەوانیان. من حیزبی حەقدی شخصی ڕقوچینەم نییە، بەرژەوەندی گشتی نەبێ هیچ شتێکی تر نابینم. لەبەرەوە پەرلەمانی کوردستان نازانم ئەو قۆناخە و ئەو سەردەمە و ئەو بیر و بۆچوونە نازانێت کە دێتە پێشەوە. ئێمە لە ئاسمان خەبات ناکەین، ئێمە لە ئاسمان بیر ناکەینەوە، لە بۆشاییان نین، ئێمە بێت لەسەر ئەرز بیر بکەینەوە و هەموو دەقەیەکیش بیر و بۆچوونی خۆمان لە پێناوی بەرژەوەندی گشتیە بگۆڕین. هەڵسو و کەوتمان، هەڵوێستەکانمان، کارەکانمان بە مەرجێک لە پێناوی بەرژەوەندی گشتیا بێ. من لە خزمەتی ئەو بیر و بۆچوونم. بەشداریان کرد بە نزیکەی 30,000 دەنگی کورد بە فیرۆش و ئایا پێ وایە ئەم دەنگانە بە فیرۆچیان بە تۆماری مێژوێنەوە ئەو دەنگانە بە فیڕۆچوون حیزب و سەرکردە و شەخص و لیست و ئەوانە ئەبێ ئەوە بزانن کە وتمان بەرژەوەندی گشتی و نەتەوە نیشتیمان ئەبێ لەوێ بۆستن، ئەبێ ڕقوچینە و فڵان و فیسار فرێدەن، ئەبێ بەرژەوەندی شخصی فرێدەن. لە کەرکووکە من نازانم یعنی بڵێم چی، یعنی چی وەزیری دارایی لە هەولێری خۆشەویست، هەولێر نابێت تاوانبار بکرێ لەبەر دەسەڵاتێک. بۆچی وەزیری دارایی ئەو شەوەی کە بەیانی هەڵبژاردنە ئەڵێ ئێمە سێموچەکە نادەین؟ دەیان هەزار کەس لە ناسیار و دۆست و خزم و برادری خۆم لە کەلار و کفری و لە سلێمانی و لەوانەوە پەشیمان بوون وتیان مادام موچەمان نادەنێ، مادام گاڵتەمان پێکە ناچین بۆ دەنگدان. ئەو تەوقیتە چییە کە لەوێ ئاڵی من موچە نادەم، سێمانگەکە نادەم؟ یعنی چی؟ لە بارگای حزبی شیوعی لە کەرکوک پێش هەڵبژاردن یەکێتی داوای لە هەموو لایەنەکان کردووە وەرن با یەک لیست بین. ئەگەر ئێمە وەکو یەکێتیش بیبینەوە، کورد بیدۆڕێنە خۆمان بە دۆڕاوەزانین،
ئەگەر کورد بی بابەتەوە ئێمە بیدۆڕنین خۆمان بە براوازانین یعنی چی نەوەی کۆن و پارتی ناچن بۆ کۆبوونەوەکەش یعنی چی دوای ئەوە ڕایەگەێنن هەر کەسێ لیستی جیاجیای هەبێ ئێمە هاوکاری و پشتیوانیەکەین لەبەرەوەی ئاغاکانی ئەنقەرەوە سەموڵ پێیان خۆش نییە کورد بچن لە خانەقین و کەرکووک و شنگار دەنگ بدەن لەبەر چییە لەبەرەوە نەبێ ئەو دەنگانە هەموو فەوتان بەڵێ ئەوانە مێژوو محاسبەی هەموو کەسێکەکە بەڵام کەی کاتێ کورد و کوردستان سەرکەوێ ئەو وەختە سیرکەن محاسبەی کورد و کوردستان بۆ ئەوانەی کە لە ڕۆژگاری ژێردەستی و داگیرکراویە ئەمە هەڵوێستیانە چۆنە بێ